ئەڵێن داوای لێبوردن لە کاتێکە ئەکرێت گەر لە بازاڕە یاخود لە شوێنێکی گشتیە شانت بەرشانی کەسێک بکەوێت و پێی ئەڵەی بمبورە یاخود داوای لێبوردن ئەەکەم نەک دڵی کەسێک ئازار بیت یاخود دڵی کەسێک بشکێنێت و لە دواییدا بڵیت بمبورە. سڵاوتان لێبێت بینەرانی وێزگە نیوز. تەوەری ئەمڕۆی بەرنامەکەم باز لە لێبوردەیی ئەەکەین. ئەمانەوێت بپرسین تا چەند کەسێکی لێبوردەیت یاخود کەسێک دڵی کەسێکت هێشاندوو و بتەوێت داوای لێبوردنی لێ بکەیت بینەرمان بن. وەکو پیرەمەردی شاعری دەفەرمێ ئەبێ بەخشندە ملکەچکە لە عاتی موچەخۆری خۆی سوراحی سەر فرۆ دێنێ لە بۆ پیاڵەکە تێکا بوو. سڵاو سەرچاوە با بزانین بەڕێزە تا چەند کەسێکی لێبوردەی؟ من بۆ خۆم تا زۆر زۆرانی باوەڕم با لێبوردنیش مەراسی ئەوەیە لە کاتێک هاتووە دەسەڵاتی ئەوەت هەبێت تۆڵە بکەیتەوە و تۆڵە نەکەیت تۆڵە لەو کەسە نەکەیت و لی ببووری ئەمە گەورەی ئینسانە نەک ئەوەی لە کاتێک هاتووە بێ دەسەڵات بووی بۆ کەسە بڵێ ئەدەمە دەست بەڵام گەورەی ئینسان لەو دەقایە کە تۆ دەسەڵاتیەوە دێت تۆڵەی خۆت یان لەو دەسەڵاتی کە هەتە تۆڵە لە بەرامبەرەکەت بکەیت و گردنی ئازاد بکەیت و لی ببووری. لێبوردەیەکێکە لە سفاتە جوانەکانی ئینسان. ئینسان لە ژیانە زۆر شتی بەسەرێت، شتی ناخۆش، شتی خۆشیشە بیناڵ شتی ناخۆشیش. مهم ئەوەیە لەو کاتانە ئینسان تەحملی بێ و خۆی ڕاگرێ و لێبوردە بێ بەرامبەر ئەو کەسێک کە غەڵەتێک ئەگە بەرامبەری بکە. ژیان یعنی لێبوردن، ژیان یعنی خۆشی، ژیان یعنی ناخۆشی. ئەمانە هەمووی سیفاتن ئینسان تووشێ بێ لە ژیانە مهم ئەوەیە لە کاتی پێویستە ئەو لێبوردەیە بەکاربێنێ. ڕستی خۆم ناکەم متەسەر ئەسخانم لێبوردن لە هەموو مرۆڤەکان، بەڵام هەندێک هەڵەشەیە ئەو هەڵانە بە هیچ شێوەیەک شان لێبوردن دیە. چکە بۆ هەموو مرۆڤێک کەسیە شعوریە خاوەنی بیرروباوەڕ و خاوەنی بیرکردنەوە و خاوەنی ئایدە خوێتی. بابزانین بەڕێزە تا چەند کەسێکی لێبوردە؟ ڕەنگە من یەکێک بم لەو ڕۆژنامەنووسیانەی کە بە تووڕێی بەناوبانگم نەک لێبوردەی. بەڵام لێبوردەی سنووری هەیە ئینسان یاخود مرۆڤ ناکرێت لە پێداگر بێت لەسەر شتانی کە خۆی ئەوێت بەردەوام لێبوردە نەبێت بەردەوام تووڕە بێت هەڵباتە لەسەر کۆمەڵێ بابەتی تایبەت بە ژیانی خۆم و تایبەت بە کۆمەڵێ ڕوودا و کە ڕۆژانە لە دەور و بەرەکەت ڕوئایات ئینفعالت دەبێت. وڵا لێبوردەم زۆرە ئەوەی غەڵەتم بەرامبەر بکە ئەمە چاکێ بەرامبەر دەکەم. تر هیچ غەرەز و بغزم لە دڵان نییە بۆ هیچ کەسێک. لێبوردن ڕەبتی بە ڕوانینی کەسەکەەوە هەیە بۆ ژیان. بۆ نمونە من کەسێکی موسڵمانم کە کەسێکی موسڵمانم لێبوردن لای من بابەتێکی گرنگ و سەرەکیە و دینەکەم قسەی لەسەر کردووە لەبەرەوەی پاداشتی قیامەتی هەیە بۆ کەسانەکەن لە ژیانە باوەڕیشان بە قیامەت یان بە ڕۆژێک نییە یان بپرسنەوە بەڵام بۆ خۆی وەکو عەقڵ حەزی لێبوردەیە و پێی وایە تۆڵەکردنەوە هیچ سوودێکی نییە. بەڵام وەکو ڕوانگەی خۆم لێبوردن گرنگە بۆ ژیان. بابزانین تا چەند کەسێکی لێبوردەی؟ بەپی پێویست حەسەب ئەو شتێکە ڕوئایات تاکو چەندێک شایانی ئەوەیە کە لی ببوورێت بەڵام لە ئەخیرە هەر هەموو شتێک قابیلی شانسی دووەمە. لە هەموو کەسێکە بوورم چینم نییە بەرامبەر کەس. پێت وایە هەموو شتێک قابیلی لێبوردنە؟ ئەی بۆ نییە ئەی بۆ نییە هەموو شار هەر گوشین و کوشتن و بڕین. ئەوە چارە نییە. لێبوردەی جوانترین سیفاتە لە ناخی ئینسانە، جوانترین شتە، گەورەترین شتە لە ناخی ئینسانە. بەس کام ئینسانە؟ ئەو ئینسانانی کە لە دڵ و لە ناخۆ پاکن. بەڵێ قەیچێکە احتیادیە جای وایە کەسێک دڵ دەیەشێنێ داوای لێبوردنە لەیەکە تۆش ئەیبوریاڵی لەبەر خاتری خوا لەبەر خاتی کەسایەتی یا برادەرایەتی یا دۆستایەتی لەبەر خاتری خوا لە پێش هەموو شتێکەوەی دو ئەوە برادەرایەتی دۆستایەتی.
بەڵام جاری وایە هەنێکە سێ استیقلال دەکات جارێ نییە دوو جار نییە عاجز دەکا هەر بە لێبوردەی ئەوە قابلی ئەوە نییە لێ ببوورێت. کەسێکەیە دڵە هێشان بێ یا بتەوێت داوای لێبوورنی لێ بکەی هاوڕێ بێ کەسێک بێ هەستی کرد بێ دڵە لێ هێشاوە چی پێ ئەڵێی؟ وەڵام من هەر لەم مایکە بەڵێ من برادرم هەبووە زۆر کەسی ئازیز و خۆشەویستم بووە لە کارەکەمانە بە یەکەوە بووین ئێستا بە شێوەی لە شێوەکان لاانێت دڵی لە من یەشابل لە شێوەی کارکردنەکانمان تەنانەت جەژنیش خۆم یەکەم کەس بووم تەلەفۆنم بۆ کرد گردنیشیم ئازاد کرد و گردنیشی ئازاد لێرەشۆ پێڵم خۆشمەوی توەر هاوڕێگەی جاران بیت هیچ کاتێک نەپەشیمانم لەو ڕەفاقەت و دۆساەتی کە لەگەڵ تۆ هەمووە لە داهاتویشە هەر ئەو کەسە خۆشەویستی کە تۆم ناسی کەسێک هەیە بتەوێت داوای لێبوورنی لێ بکەی؟ هەیە بەڵێ هەرۆ ناڵم داوای لێبوورنی لێەکەم بەس دۆژە توێنم بورە غەبارە دڵی خۆماوێ هەموو شتێ ئەوێ لێ ببووریت کە لێ نەبووریش یان ناڕات بەڵام ناتوان تۆ دەقێ داوای لێبوورنی لێ بکەیت ئەندای بیرەکەیتەوە بەڵام هەردێک جار مرۆڤەکە خەڵاکە بەرامبەرێ جارێ دوان سیان تۆ کەتە ناتوانێت بڵێ وەڵای کاکە منیتە تەواو دوایە هەموو شتێک شایانی ئەوەیە کە لێ ببووری مەرجە لێ ببووری بەڵام مەرج نیە لە بیرێ بچێتەوە زائیدەن هەموو شتێکیش قابلی گۆڕانە هەر لە ئەخیرە چکە هەمومان مرۆڤین و شایانی هەڵێن داوای لێبوردن هەر نییە تۆی چارەسەر نییە تۆ بێت چارەسەری بنەڕەتی ئەوەیە نەگەیتە ئەوەی داوای لێبوردن کرد لە سەرەتاوە تۆ ئەوە نەکەی بۆی نەکەویتە ئەوەی کام داوای لێبوردن و پاڕانەوە بکەیت لە کۆتاییە ئەڵێم داوای لێبوردن یاخود لێبوردن ڕەوشتە نەک سەرشۆڕی و بێتوانایی تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ